بە پێچەوانەی کارنامەکەی کابینەی نوێمی حکوومەتی ماوە بەسەرچوو کابینەیەکی ناشەفاف و تاریک و گەندەڵ بوو لە بواری داهاتەکاندا. لە کارنامەی کابینەی نوێم داهاتووە کار دەکەین بۆ چەسپاندنی شەفافیت لە گشت بوارە داراییەکانی هەرێمدا، بە تایبەت لە بواری داهاتە نەوتیەکانی هەرێم و داهاتە ناوخۆییەکان. بۆ مەبەستەش کار دەکەین بۆ دامەزراندنی سندوقی داهاتە نەوتیەکان. دوای 5 ساڵ تێپەڕبوون بەسەر کارنامەکەیدا کابینەی نوێم وردەکاری خەرجی و داهات ئاشکرا ناکات و تاکو و ڕاگررتنی هەناردەی نەوتیش ئامادە نەبوو سندوقی کوردستان بۆ داهاتەکانی نەوت و گاز دابمەزرێنێت. بەپێی یاسای سندوقی کوردستان بۆ داهاتەکانی نەوت و گاز کە لە ساڵی 2015ەوە دەرچووە، دەبوایە سندوقەکە دروست کرابا و سەرجەم داهاتەکانی نەوت و گاز خرابانە سندوقەکە و لەژێر چاودێری پەرلەماندا بوایە. نەبوونی یاسای بودجە لە کابینەی نوێم گەرچی بە قسە بانگەشەی شەفافیت دەکات، بەڵام لە 5 ساڵی ڕابردوودا کابینەی نوێم یاسای بودجەی نەبووە و لە دەرەوەی یاسا داهاتەکانی خەرج کردووە. بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێت لە مانگی دەی هەموو ساڵێک حکوومەت پرۆژە یاسای بودجەی ساڵی داهاتوو بنێرێتە پەرلەمان. بەڵام لە 5 ساڵی ڕابردوودا سەرەڕای داواکاری پەرلەمانتاران مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی ئامادە نەبوون یاسای بودجە بنێرنە پەرلەمان. بەپێی پۆلێنی کۆمەڵە داراییەکان هەر حکوومەت و کابینەیەک یاسای بودجەی نەبێت بە حکوومەتێکی شکست خواردوو دادەنرێت. نەبوونی یاسای بودجە لە هەرێمی کوردستان وای کردووە گەندەڵی و تاڵانی زیاد بێت و دەسەڵاتداران بە میزاجی خۆیان پارە و داهات خەرج بکەن. ئەمەش ناڕەوا و نایاساییە. داهاتی نەوت و فرۆشتنی نەوت بە قاچاغ. لەم کابینەیەدا بەپێی راپۆرتی کۆمپانیای دیلۆیت بە بەهای زیاتر لە 41 ملیار دۆلار نەوت فرۆشراوە. لەو ژمارەیە 26 ملیار دۆلاری بۆ کۆمپانیاکان و تەنیا 15 ملیار دۆلاری بۆ حکوومەت بووە. دەسەڵاتدارانی کابینەی نوێم ڕێگەیان بە پەرلەمانی کوردستان و دیوانی چاودێری دارایی هەرێم نەداوە وردبینی بۆ داهاتی نەوت بکەن. ئەمەش بۆ ئاشکرانەبوونی گەندەڵیەکان. ئەگەرنا لەکوێی دنیادا هەبووە بە ناوی خەرجی کۆمپانیاوە لە 164 داهاتی فرۆشتنینەوەت دیار نەمێنێت. لە ماوەی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم تەنیا ڕێگەیان بە کۆمپانیای دیلۆیت داوە وەربینی لە داهاتی نەوت بکات. کۆمپانیاکەش لە هەموو راپۆرتەکانیدا ئاماژەی بەوە کردووە کە ئەو داتاکانی تەنیا بۆ ئەنجومەنی هەرێمی نەوت و گازی هەرێم ئامادە کردووە و لە بەردەم لایەنی دیکە بەرپرسیار نییە. بەپێی بەداداچوونی پەیام لە سێمانگی یەکەمی ساڵی 2023 بۆ ئامادەکردنی 1 لاپەڕە لەسەر داهاتەکانی نەوتی هەرێم نزیکەی 2 ملیۆن دۆلار بە دیلۆیت دراوە. دوای ڕاگررتنی نەوتیش بە بۆری ناشەفافیت لە کابینەی نوێم زیاتر بوو. ئێستا نەوتی هەرێم بە قاچاغ دەفرۆشرێت و داهاتەکەشی دەدزرێت. بەپێی بەداداچوونی پەیام ڕۆژانە 400,000 بەرمیل نەوت لە هەرێم بەرهەم دەهێنرێت. 250,000 بەرمیل بۆ کۆمپانیاکان و 150,000 بەرمیل بۆ حکوومەت. جگە لە پارەی کۆمپانیاکان مانگانە حکوومەتی ماوە بەسەرچوو 200 ملیار دیناری لە داهاتی نەوت دەست دەکەوێت، بەڵام 1 دینار بۆ پرۆژە و خەڵک خەرج ناکرێت و دەدزرێت. ناشەفافیت لە داهاتی ناوخۆی هەرێم یەکێکی دیکە لە دیوە تاریکەکانی کابینەی نوێم داهاتی ناوخۆ بوو. بە درێژایی 5 ساڵی ڕابردوو دەسەڵاتداران ئامادە نەبوون وردەکاریەکانی داهاتی ناوخۆ بە بەڵگەوە بۆ خەڵکی کوردستان ئاشکرا بکەن.
لە ماوەی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێم باسییان لەوە دەکرد داهاتی ناوخۆ مانگانە 300 بۆ 350 ملیار دینارە. بەڵام بە پێی نووسراوی وەزارەتی دارایی عێراق لە 4 مانگی یەکەمی ساڵی 2024 داهاتی مانگانەی هەرێم بۆ سەر و 400 ملیار دینار بەرز بۆتەوە. طەیب سامی بە نووسراوی فەرمی داوای لە وەزارەتی دارایی هەرێم کردووە بۆ 4 مانگی یەکەمی ساڵی 2024 1 تریلیۆن و 600 ملیار دینار ڕادەستی بەغدا بکرێت کە مانگانە دەکاتە 411 ملیار دینار.